ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ کاتتان باش بەنسبەت ڕێفراندۆم ئێمە وەکو هێزە ئەمنیەکانی کەرکووک تا ئێستا چەند جارێک هەڵبژاردن کراوە لە پارێزگای کەرکووک توانیمانە ئەمن و ئاسایشی هاوڵاتیان پارێزین و بە تاکید ئەو ڕۆژەی 25 نوێژ کە دەستنیشان کراوە هاوڵاتیانی کەرکووک من بە قەنەعەتەوەڵام هەموو بەشدارە بن ئەچنە سەر سندوقەکانی دەمدان ئەوەی واجبی ئێمە بێ وەکو هێزە ئەمنیەکان دەتوانین ئەو ڕۆژە ئەمن و ئاسایشیان بۆ بپارێزین و داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین کە ئەو ڕۆژە وەکو ڕۆژێکی مێژووی ئامادە بن و بچنە سەر سندوقەکانی دەمدان و دەم بدەن بە قەنەعەتی ئێمە ئینشەڵڵا ئەو ڕۆژە هەموو بەشدارە بن لەسەر سندوقەکانی دەمدان لە 25 نوێ. ڕێفراندۆم خاڵێکی زۆر گرنگە لە پێناوی چارەسەرکردنی شێشەی میلەتی کورد چونکە میلەتی کورد دەبێتە دەوڵەتێک لە دەوڵەتەکانی تر کە بتوانی خۆی نمایشکە لەسەر ئاستی جیهان وەک وڵاتی ژمارە 195 یا خۆت ژمارە 196 و هەرێمی کوردستان زۆر کاری باشی کردووە لە پێناوی ئەوەی بگاتم ئاستا لە هەرێمی کوردستان ئێمە مەسلماندومانەکە لە شەڕی دژی داعش بەچەکە سادەکانمان ئەفسانەی گەورەی داعشمان شکاند و توانیمان چەندین سەرکەوتنی گەورە تۆمار بکەین و لە هەرێمی کوردستان شتێکەیە زۆر گرنگ کە لەسەر ئاستی جیهان گرنگی پێدەری ئەویش بەیەکەوە ژیان ئەگەر بێت وسەیەکەین دوای شەڕی داعش خەڵکی سونە هاتە هەرێمی کوردستان بە ئارامی ژیە خەڵکی شیعە هاتە هەرێمی کوردستان بە ئارامی ژە کریستانەکان ئاشوریەکان کاکەیەکان کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان نمونەیەکی زۆرمان نیشانداوە بۆ حکومڕانیەکی باش. دەنگ بەوەلێ دەدەم بە ڕێفراندۆم لەبەر ئەوەی دەمەوێ بمە منیش وەکو وڵاتانی تر بمە دەوڵەتێکی سەربەخۆ خاوەنکیوانێکی خۆمان لە دوای ئەو هەموو خوێن ڕشتن و ئەو هەموو شەهیدانە ئێمەش وەکو وڵاتانی تر ببین بە دەوڵەتێکی سەربەخۆ. بله سلاو و ریز جوتوان را ناوی من مکسیم عیسایه 33 سالی ما خلق روجاوای کردستان ما و 14 سالن که از آلمانیا دجیم لپایتخت لبرلینه سبارتی برسا رفراندوم لکردستان و روجا که دیروکیه که همو خلق کردستانی لهر 4 پرچیان و لأوروپا جی و سرانسر جهان الهیویا بروجنه و بهیوی ما که اف انجامن و استفتای رفراندومی بأرینی بن برجه که بلند که ببنگه دستی گلی مده که ایدی دنه دمک نزدیک ده راگهاندنا سرخوبونا وک ولات بکه.